اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها الله هراني وشفيعنا يوم الحساب. نورانارو ئەنجارش هاتوینەتەوە تاو بێ بە تاوکەری پارتی پێشوو لە پارتی پێشوو بارێکمان برد و هەڵگەڕایەوە جا ئەو برادرانەش زۆر داواکاریان هەبوو کە زوو ڤیدۆ دابنێم ئیشەڵا ئیتر هەتا پێم کرد زوو ڤیدۆ دانێم ئەمەش مۆنیکاکەمانە دووسێ داعمم کرد و گوێمێنێ مۆنیکام هێناوە باری پێوەیە لە ڕێگەی بەفر و قوڕ و ئەچین بۆ لای سیارەکەمان کە لە پارتی پێشۆڵ گەڕایەوە ئۆڕاڵێک مردوو دەمنەوە بارەکان بۆ بین تا حەزم کە ئەم ژێژداری پێ بکەم سام هێز و قوتی زۆرە لە ناو بەفر و شتەیە لە بیرمان نەچێ خۆی گەورە ڕۆژێ هەمووتان قوڵ بکات و وەکو پشگیریەک لایک و سەبسکرایب لە بیر مەکەن با دەست پێ بکەین ئەسەرێکی ڕێکۆرد بکەینەوەانێ و تاوا بەخواتە بەشی خۆی بەس لەناو ئەم ڕۆشتە تاقیم نەکرێت ناتوانم تایمەوە باش پێشی هەڵەسەیەوریان نەوی هەڵگەڕێتێکس گڵی چەکە زۆری ئازە من دووسێ جار ڕیکۆرد دەست پێکەم و هەر هەڵەگەڕاوە بڕێرماونە دووری نەخەمەوە تۆزێست لێم خوڕی ناڕەحاتەکان تێپەڕان ئەجارە دەستم پێکرد دایکنەنە بەفراڕوە ئەنە باشە بەخوات بابیرم نێبیکەم بە شەو جەماعە بتوم ئەم بە ئەم پارتە شەو بێت ئەمێن بە ئەم پارتیان شەو بزایکی چۆن ناڕوات ئەمەش ناوەکەی زۆر پێشەوەلیەوە دیار نیەوەیە ئیگەم بنەوە دای لێ بوون نیشەکەم سوکانەکەم نێنە جارە ڕێنەکە و تۆزێ ناڕەحاتە بۆ ئەم کاتە ئەمە گەشتی نێرە لێرەوە بڕم بۆ لای سیارەکانی ئەمەش ناوەکەی مۆنیکا بەزەوەی کێشەی ئەوەیە سوکان ڕاست سوکان چە بووە زۆر جوانترە بوو هەروەکو ئەوەیە نەی خۆمان ئەنجارە بەشکم لە ئەودەیتی سناوڕەنەر مەکزەمینە بێت مەکزەمینیتی یا بەس دەوڵەکان یعنی ناتوانین باری پێ نادام بۆیەکیە نایان دروستیکە ئینشەڵا ئەوی هێت بەلەمان چییە ئەو گەشتی نیشە ئەیکە هەڵەگەڕێبێ شوێنانەیەگە خاو ڕێک هەڵەگەڕێتە بێت تۆ دەستی یا چیم دانا سەیری لەکوێ دامناوە شێر قاچاقە براوێ بشاریدەوە باریشی بێوەیە جا با دەست پێ بکەم بە یەک سەیری ڕیکۆرد بکەمەوە ئەوە ئەیبەوە بۆ هەڵکە بارێکی چاکمان پێ و زنجیر و دەر بەتمان بدانەوە ئەوێ ئەم عارەبانە ژێ بوو وای باشتر لی بەسم زانم بێ بەسێ
گەڕێتەوە جارەکەتە بەردێ هەڵگەڕاینەوە بەردانە زۆری سعاجە سیارەکە لە عەزا بڵێ پێی پارە پیاکردن بۆ کوشتنە هەر لێرە هەموو هەرێدەی دەقین عربانەکە دەریکە هەڵەگەڕێتەوە ئەوەش ناوە با ناڵێ هەر ئەمەیان ناگۆڕی پڕەواداچێ ئەمە پڕێکی خەسە ئەوە شەوی شماسە هەر کەمینیان بەدانە قینە نازنێن لە کام کامێرا بێڵسن هەمی خۆش بەس پڕێکمان لەوەدەمان لەوە دەستیتر لە هەموو دەست زۆری ئەمەیە هاوەی لە ڤیدۆی تریشەکە هاتوون زۆر ناڕ ئەزانین چین تا ئەگرێ ئەم لاگەین باشکەم ئەم دەی باشتر لە ناوەڕا بەس بڕوان نەچەقێ ئادەم پشتیشکە چی بۆڵی چەقی نەچەقیوە ئەڕوا بەز کەم زۆر خاوە نەوەسی زۆر قڕێکی پیس زۆر ناڕەحات و بۆ سیارە تێمان پەڕان خۆشتەمایەت زەقامان کێش هەداچەوە چییە؟ هێشتا هەر قڕی پیانە هەن لایەکی داچوە ئەزەوە عاربانەکەی لە قڕەکە ماوە ئەگیری دەرەچێت جابا بچمە ئەوە و سەریکی ماتەڵە بکەین بزەین لەکوێوە بڕین هەنێ جادە هەیە ئەم لۆریانی پێ ناچێت سیاری بچووک ئەمە ئاوا بڕۆم پیاڕات بەزەگەن لێرەوە بڕۆم ئەڵام جادەش پانە خۆخام نییە ئالێرە گیرە ئەمە کامیان باشترە لێوە بڕۆم یان لێرەوە تەوا عەندەم ڕێگەم تاقی نەکرێتەوە حەزم لێ ئەمە بڕین هەروە نییە چقی برەوە چییە چاق بۆیە ڕۆین گاز لێرەوە ئەو ناو نیشان وشتان زۆر چاگانی گازم کەم پێماوە ئەنەجار بۆوانەیە دوو پێشەوەی ماپەکە تاڵ بکەیتەوە
باش سريع عرض لو بجيني دواريش نابين أصدري مكة أين هي؟ الآن لرولابي ونقوم مركاكو شو معنك وده شكله إنه أخذ بالعشرين لا بريك شوفه أما زۆر ترسیە بەڵام بەفرەکە ناچە دەبا بیەم لە بەفرەکە و بیکەم بە ڕۆژ جەماعەت ئەوزان بە ڕۆژ یاڵا ئەوەی لێکەینەوە ئەگەر پێتان باش بوو یاریەکان بە دڵی خۆی کات گۆڕی کە من کاتێک و دەخۆی بڕوە شێر ئەی باشە دووباری پێ و لەناو ئەو بەفرە بە زنجیر و دار و بەردەمەدانەوە زۆر کەفەتمان سەهۆڵیش بوو کە زۆر ڕۆی ئەو زەنجیرە بۆ سەهۆڵ زۆر لە دوورە پێش پێی بۆ نەیکرد چی و ئەمە زانین چەقی بە گێڕی گەڕان لێرە و نەزیکترە زایکی تاسکە شەڕا نابی نکەی بەسەری لێ دەکەین تا مادەم لێرە دەرچووڕەوە ناڕەحەتی ڕۆڵە ئەمە ئێرە خۆی بەردێکی گەورەی تیابوو بەس کە بە چاڵەنجەکان تاوێکی لاش ڕێی گیرا يا جماعة ما في تريشي تياب ولا نلي أنا نكي وأخوة خريب ما في بشري تيجي على قرابين الروسيا جنقل أو هرز أخرى يعني ده كان لوانية تشالنج نار حاد ديش درش من نار حدي وكرسية ريكوبا
هذا بداية استيري شكل يعني عندك هنا چالنجه اکتیف کن انشالله با ویدیو دیگه اما هنا كان الله بو خالانه برو چەندم بڕێوە چارێکێکە بە بۆ ئەم چاڵنجە نەزانم تا کوێ ئەمە ڕێک بۆ تاقیکردنەوەی سیارەدانەوە چاکیش ما شاقي شاقي بابا برو تو لیرت بره برکو چی جا ولی رو بام کاته کنی من جوری تری هی و کاته وزولا برو مش نمیره افشین لەسەر شاخ و دوای شوف شاخ يعرف تەواو جەماعەتی خۆشەویست هاتینە کۆتایی ڤیدیۆکە هیوادارم بەدڵتان بێ من چاڵنجەکەشمان تەواو پێ ئەوەی کە پارتی پێشوو بۆمان تەواو جا هیوادارم بەدڵتان بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و تا ڤیدیۆیەکی تر و پارتێکی تریش پازان لەگەڵ لە خۆشییا بن خواحافیز